بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ سەرجەم کوردستانیان پێمان خۆش بوو ئەمڕۆ لەسەر بانگێشتی دەستگای ستاندەرد کۆمەڵێک چالاگوان و مامۆستایان لە خزمەت بە ڕێزان و مامۆستایان دەستگای ستاندەرا کۆبووینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەو هەلومەرجێکە لە کوردستانە هاتوۆتە پێش و ئەو قۆناغە سڕبوونی کە ئێستاتیایەتی لەگەڵ ئەو هەموو دەنگە ناڕازی و ئەو هەموو خەڵک پڕی دەرونی خەڵک بۆی بتوانین ئێمە دەرچێک بدۆزینەوە ئەوەندەی کە پێمانەکرد ئەوەندەی کە ئەرکی سەرشانمانە چۆن بتوانین لێرێ دەرچێ بدۆزینەوە لەم بارە چەقبەستووە دەرچین کە هەموو ئەم دەنگانە هەموو دڵسۆزن هەموو خەمخۆرەکان ئەم کۆمەڵگایان وەزایدن هەموو ئەو خەڵکانی تری دەبەرەکانی تریش ئێمە ئەمانی کە ئێستا لێرن لە چەندەڤەرێکەوە هاتوین و پێویستە هەموو ئەو هەوڵ و کۆشش و ماندووبوون و خەباتی کە ئەکرێ بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە هەمومان توانەکانمان یەخین تا بتوانین بە هەماهەنگی هەموو لایەک و هەموو لایەنە سیاسەکان هەموو ئەو هێزانی کە خۆیان بە خەمخۆری میلەت دەزانن لەم دۆخە چەقبەستوویە کوردستان ڕزگارکەین ئەگەر ئومێدێک بۆ گۆڕانکاری هەیە ئەوە ئێمە جێدەستی خۆمانی تا بنەخشێنین ئەگەر ئاسۆیەکی ڕوون هەیە بۆ ئەم کوردستانەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە شایستەی ئاسۆیەکی ڕوون ژیانێکی ڕوونە و بتوانین ئێمە ڕایاڵەکان یاخود سەرەداوەکان و ڕێگاکانی ئەو دەرچەیە دیاری بکەین و بتوانین هەموو هێز و تواناکان لەسەر ڕاستەڕێگایە کۆبکەینەوە کە هەمومان ئامانجمان خۆشگوزارانی و ژیانێکی شایستەیە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ێزایەتر سپاسی دەستگای ستاندەرەکەین هەموو ئەو بەڕێزانەی کە ئازێتیان کێشا کە ئێمە پێویستە ئەم گفتوگۆیانە ئەم کۆبوونەوەیانە بەردەوام بێ تا هەموو لایەکمان بتوانین ئەرکی سەرشانمان بەرامبەرەوە کە خەمێکمان هەڵگرتووە لە میلەتە جێبەجێکەین و بتوانین بە ئامانجەکانمان بگەین کە ئامانجەکانمان خۆشگوزارانی خەڵکی کوردستانە.